سەلام عەلەیکم. کاتێک تۆ بە چەکێکی هیچ و پوچەوە ڕووبەڕووی کەسێکی هیچ و پوچ ئەبیتەوە، ئەوە تۆش وەکو ئەوی. کاتێک تۆ وەڵامی قسەی ناشرینی کەسێک بە قسەی ناشرین ئەدەیتەوە، تۆش هەمان قسەی ناشرینی ئەوت کردەوە. مارک توین ئەڵێن وتوویەتی هەرگیز نەکەی لەگەڵ کەسی گێل و نەزانە گفتوگۆ و مناقەشە بکەی، چونکە ئەو کەسە نەزانە سەرەتا تۆ ئەبەزێنێتە ئەو ئاستە نەزانی و گێلیەی خۆی، دوایی چونکە ئەو لەو گێلی و نەزانیەدا ئەزموونی هەیە، بەم شێوەیە تۆ ئەدۆڕێی. ئینگلیز پندێکیان هەیە ئەڵێن هەرگیز نەکەی لەگەڵ بەرازدا لە نێو چڵکاو بجەنگەی، چونکە ئەو بەرازە و ئەم چڵکاو و پیسیەی پێخۆشە و ئەخەنێتەوە، بەڵام تۆ بەم چڵکاو و بەم پیسیە دڵت تەنگ ئەبێ و خەفەتبار ئەبی و خەم ئەخۆی. پندێکی تر هەیە ئەڵێ هەرگیز نەکەی لەگەڵ کەسی نەزانە مناقەشە بکەی، دوایی خەڵکی لێیان تێک ئەچێ کامتان نەزانەکەن کامتان گێلەکەن. ئیمامی شافعی ئەفەرموێ کەسی وریا و کەسی ژیر ئەو کەسەیە کە وریا بێت و بزانێت چۆن خۆی لە گێلی بدا، بزانێت چۆن خۆی بخڵافێنێ. ئیمامی ئەحمەد ئەفەرموێ نۆ لەسەر یەکی سەلامەتی لە خۆ خافڵاندندایە، نۆ لەسەر یەکی سەلامەتی لە خۆ لە گێلداندایە. وەسەلام عەلەیکم.